گرنگی باسی کوردستانی ئێران لە میدیای کوردیدا. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژاف. چەند لە میدیای کوردیدا گرنگی دراوەتە باسی کوردستانی ئێران واتە ڕۆژهەڵاتی کوردستان و چەند میدیای کوردی بەگشتی لە گواستنەوەی دەنگ و ڕەنگی کورد لەو پارچەیە سەرکەوتوو بووە. گرنگی گواستنەوەی هەواڵ و بابەتی ڕۆژهەڵاتی کوردستان چییە و ڕۆشنبیران و چالاکانی کوردی ئەو پارچەیە چەند توانیویانە نوێنەرایەتی دەنگی ڕۆژهەڵات لە میدیا کوردیەکان بکەن. حزب و ڕێکخراوە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران چەند لەم بارەیەوە چالاک بوون و چی دەبێت بکرێت بۆ ئەوەی باسی ڕۆژهەڵاتی کوردستان لە 15 دقە هەواڵ تێپەڕ بێت و بێتە سەردێر. ئازیزان بۆ باسەرەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوان لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبن. بەڕێزان ئاگری ئیسماعیل نژاد ڕۆژنامەوان لە ئۆتریش و عەماری گولی ڕۆژنامەوان لە ناوەندی نۆچە و شرۆڤەی ڕۆژ لە برلینەوە. بەخێرهاتنی هەردوومە بەرنامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک ئاگری دەست پێ دەکەین. کاک ئاگری پێت وایە لە میدیای کوردیدا ئەو گرنگیە کە پێویستە دراوەتە باسەکان و هەواڵەکان و بابەتەکانی پەیوەندیدار بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە؟ سەرتا ڕێز و سلااوم هەیە بۆ ئێوەی بەڕێز میوانی بەڕێزان کاک ئەمار هەروە بینەران و بیسەرانی ڕادیۆ دەنگی کوردی ئەمریکا. نەخێر من نەتەنیا پێم وانییە گرنگی درابێ بە دۆخ و بابەت و ڕووداوی ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵکو پێم وایە ئیرادەیەک لە ناو میدیای کوردیدا هەیە کە دەیهەوێت ئەو پارچەیە لە کوردستان یان پەراوێز بخات یا ئەگەر باسی هات وەکو پاشکۆی پارچەکانی تر باسی بکرێت. یعنی مەبەستت چییە کە دەڵێ وەک پاشکۆ؟ واتە ینی بەپێی بەرژەوەندی پارچەکانی تر یان نا بەهۆی ئەوە کە بەپێی بەرژەوەندی پارچەکانی تر؟ ئێستا ئەمە لەگەڵ دیاردەیەک بەرەو ڕووین لە نێو میدیای کوردیدا. میدیای کوردی کەم تا زۆر ئەوەی کە هەیە لەژێر چۆکی حیزبەکاندایە، لەژێر چۆکی حیزبەکاندایەوە بەشی زۆریش لەو میدیای، ینی بەشێکی زۆر لەو میدیایە کە بەردەنگی لە ناو کۆمەڵگای کوردستان کۆ کردوێتەوە لە باشووری کوردستانەوە بڵاو دەبێتەوە. ئەو میدیایی کە لە باشووری کوردستان بڵاو دەبێتەوە میدیایەکی سنووردارە بەو معنایەی کە یەکەم دەبێت لە پێناو ئەو شوێنە ئەو دەستگایە بەرنامە بڵاو کاتەوە کە بۆ خۆیان زۆر جار بە شوەخی پێیان دەکوت کونی ڕزقەکە، یعنی ئەو شوێنەی کە دابینکەری خەرجی میدیاکەیە. ئێمە میدیا سەنعەتی میدیا لەلای ئێمەدا شکلی نەگرتووە، میدیای نەبۆتە کەرتێکی تایبەت. میدیا لە کوردستاندا ناوەندێکە کە بەردەوام دەبێت پوڵی تێدا خەرج بکرێت و دەبێت کونی ڕزقەکە بە قەولی خۆیان. زۆر یەک لە ڕۆژنامە نووسەکانی لە باشوور وایان بە ئەو هینانە دەکوت. دەبێت ئەوێ بەڕێوەبەرەوە دووهەمین شتێشی کە لێرەدا وجودی هەیە ئەوەیە کە کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ ئەو حزورە منتقیەی کە هەیەی حزورێکی ئەمنیەتی نظامی لە منتقەکەدا هەیە، حزورێکی میدیاییشی هەیە لە منتقەکەدا. ئەو هەم کۆمەڵە میدیایەکی بە چەندین زمانی خاوەرمیانەیی و بە چەندین زمانی ڕۆژاوایی بەدەستەوەیە لە سەطحی خاوەرمیانەدا خەریکە بەڕێوایان دەبا، و هەم لەو وڵاتانێک کە حزوری نظامی هەیە وەکو عێراق، وەکو سووریە، وەکو لوبنان، لە ڕێگای حەول دەدا میدیاکانی ئەو وڵاتەش لەژێر چۆکی خۆی بخات. کەوایە ئێمە لەگەڵ دیاردەیەک بەرەوڕوین کە لەو دیاردەیەدا
یەکەم ئەو کەسانەی کە بەڕێوەبەری میدیا کوردیەکانن بە قازانجیان نییە باز لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەن، چونکە بە جۆرە لە جۆرەکان دژمنایەتی خۆیان دژمنایەتی جمهوری ئیسلامی دەکڕن بۆ خۆیان. و دووهەمین شتێکی ئەوەیە کە بەشێکی زۆر لەو میدیانە لەژێر ئیرادە و کارتێکەری تۆڕێکی بەرفراوانی میدیایی سەر بە ڕژیمن کە لە کوردستاندا ئەوانەی لەو بوارانە کاریان کردووە پێیان ئەو تۆڕە بە تۆڕی حاجیهادی دەناسرێت. تۆڕێکی بەرفراوانی میدیایی ڕژیمن کە ئەو تۆڕە بەرفراوانە حەول دەدا بە هەر شێوەیەک بێ کۆی باس و بابەتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بخاتە پەراوێزی خۆیەوە. لە دوای ئەم دوو باسێکی سێوم دێتە گۆڕێ، ئەویش ڕوانینی حیزبەکانی پارچەکانی تری کوردستان بۆ ڕۆژهەڵاتی کوردستانە. دینە سەر ئەو بابەتە کاگاگری، دینەوە سەر ئەو بابەتە ئەوە کە لایەنە سیاسیەکان لە دەرەوەی میدیاکان چەند بەرپرسیاری ئەو ڕەوشن کە بەڕێزت پێ دوایە پەراوێزخستنی باسی ڕۆژهەڵاتی کوردستان لە میدیادا. کاک ئەمار بەڕای بەڕێزت چی؟ بەڕای بەڕێزیشت ئەوەی میدیای کوردیمان هەیە لە تەلەڤیزیۆن و رادیۆ و با بڵێن تۆڕی میدیایی و بە نووسین و بە سەرکاغەزی ڕۆژنامەشەوە بەگشتی دیارە ڕەنگە ئستثنایی دا، بەڵام بەگشتی وەک کۆ دەکرێت بڵێن وەک سیاست یا بەرنامە بە شێوازێک ڕۆژهەڵاتیان سەر پەراوێزەوە؟ من بەو شێوازە تۆخە بڕوام وانە کە میدیای کوردی بەگشتی، ینی ئەوەی کە پێ دەوترێ میدیای کوردی لە هەموو بەشەکانی کوردستانە، لەو بەتایبەتی لەو سێ پارچەی کوردستانە و هەندەران ڕۆژهەڵاتی خست بێتە پەراوێزەوە. لێرە ئێمە ئەبێ شتێک لەبیر نەکەین. لە ڕاستیدا بەشێکی زۆری ئەو میدیانە بەتایبەتی ئەوانەی کە لە باشووری کوردستانن ئەولەویەتیان پریۆریتێت لەوێ ئەو ئەحداسانەیە ئەو ڕووداوانەیە کە لە باشووری کوردستان ڕوەدات و ئەو ڕووداوانەیە کە پەیوەندی هەیە بە باشووری کوردستانەوە، کەواتە ئێمە بەرەو ڕووین لەگەڵ ئەولەویەت بەندی هەواڵ و گرنگیدان بە هەواڵ و مژارەکان کە لەوێ دەستنیشانەکرێ. ئەمە بابەتێکە کە نابێ ئێمە لە بەرچاوی ون بکەین. هاوکات کێشەیەکی تریشکە هەیە، ئەوەیە کە وەکو ڕۆژهەڵاتیەک، یعنی من وەکو ڕۆژهەڵاتێک کە لە تقریباً نزیک 10 ساڵە 12 ساڵە خەریکی کاری ڕاگەاندنیم، بەشێکی زۆری ئەو کێشە و کەماسیانە گەڕێتەوە بۆ خودی ئێمە ڕۆژهەڵاتی، ئەنی ئەو کەسانەی کە وەکو میدیاکار خەڵکی ڕۆژهەڵاتن و لە ساڵانێکە لە میدیا ئیشەکەن بەتایبەتی لە میدیای بینرا و میدیای رادیۆ و دەنگ و تیڤەکان. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بۆ گەڕێتەوە ئێمە ڕۆژهەڵاتی بەعام وەکو مێنتالیتەیەکمان هەیە کە لە نێو میدیاکار یا لە نێو میدیاکار و لە نێو کۆمەڵگای ڕۆژهەڵات بە گشتی بە تایبەتی مەبەستمە و هاوکات مێنتالیتەی خەڵکی ئێران چه میدیاکاری و چه خەڵکی ئێران گرێدراوە بۆ مەسلەوە. مەسلەکەی چییە؟ مەسلەکەوەیە کە ئێمە ناتوانین وەکو پرۆژەیەک وەکو ناوەندێکی میدیایی لەگەڵ یەک کار بکەین، ینی ناتوانین پرۆژێک تعریف بکەین کە تایبەت بێ بە ڕۆژهەڵاتی کوردستان و ئەگەریش پرۆژێکمان پێناسە کرد بێت لەو فترەیە بەتایبەتی لە دوای 2009 بەولاوە کە کۆمەڵێک سایت و تەنانەت بجاری وا هەبووە رادیۆش بووە، نەمانتوانیوە بە جددی لەسەرەوە کار بکەین کە ئێمە ببین بە سەکۆیەک بۆ باسکردنی ئەو ئەحداسانە ئەو ڕووداوانەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوەدەن. کاک ئەمەر هەر لێرەدا ئەوە کە نەبوو نەتان با بڵێن ڕۆشنبیر و چالاک و ڕۆژەمانی کورد نەیتوانی شتێکی وا دروست بکە، هەر ناگەڕێتەوە بۆ ئەو ڕخنەکە میدیاکان لەژێر کاریگەری حیزبە سیاسیەکانیان، واتە ڕەنگە بەهۆی ئەوە بوو بێت کە ڕەنگە وەک پرسیارێک، ئەمە ڕخنە نییە، کە ئایا ناگەڕێتەوە بۆ ئەوە کە میدیاکارەکان هەمویان بە جۆرە پێویستی هەندێک لایەن و حیزب و بیرۆکەی سیاسی بوون و نەیانتوانیوە لە دەرەوەی بیرۆکەی سیاسی بە شێوازێکی پرۆفشناڵی کای ڕۆژنامەوانی بێکەوە بکەن؟ ئەوە بەشێکی تریشی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو وتم وەکو منتالیتەمە ناتوانین پێکەوە کار بکەین. هاوکات ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە
ئێمە ینی ئەمە بند خەریکم باس لە پێکاتێکی زێنیەکەم ینی لە ڕوانگەیەکی زێنیەکەم کە من ساڵانێکە لە نیوێ کارەکەم و بەرەو ڕووی بوومەتەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە وەکو ڕۆژهەڵاتی بەشێکی کێشەکانمان ئەوەیە کە چاوەڕوانین کە ئیشێکمان بووکەن چاوەڕوانینەوەی کە کەسێک بێت و ساحەیەکی حازرمان پێ بدات کە ئێمە لەو ساحە حازرە بکەوینە خەباتەوە و بەشێک لە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یا تەنانەت ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەوێ بگوازینەوە نەوعی کارکردن نەوعی هاوکاریکردنی ڕۆژنامەنووسی ڕۆژهەڵاتی لە میدیاکانی باشووری کوردستان لە میدیا فارسیەکان لە میدیاکانی دەرەوەی ئێران و تەنانەت لە ناوخۆی ئێرانیش هەر دیسان لەو چوارچێوەیە ئەتوانین پێناسەی بکەین لەبەرەوەی کە ئێمە نەمانتوانیوە خۆمان لەو چوارچێوە فکریە تێپەڕێنین کە خۆمان ئەتوانین ئایا خۆمان ئەتوانین ینی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئایا خۆمان ئەتوانین چوارچێوەیەکی دیاریکراوە بۆ خۆمان پێناسە بکەین و لەو چوارچێوەیە بە تەواوی ڕوانگە فکریەکانەوە بە تەواوی ناکۆکیە فکریەکانەوە میدیایەک پێناسە بکەین کە بتوانین لەو میدیایە بە جۆرێک پێناسەی ڕۆژهەڵاتی بوونی خۆمان بکەین ڕووداوەکانی ڕۆژهەڵات بگوازینەوە گرنگی بدەین بەو ڕووداوانە کە لەو پارچەی کوردستانە ڕوەدەن زۆر باشە دینۆیرە بەڵام کاکاگری هەر لە پەیوەندی لەگەڵەوەی کە ئاماژەتدا بابەتی حیزبیەکە و کاریگەری حیزبەکە وەختێک کاک عەمار دەڵێت کە ئەمە دەگەڕێتەوە بۆ منتالیتی کوردی ڕۆژهەڵات کە چاوەڕوانی یارمەتیە ئایا ئەمە بەو مانایە کە کوردی باکوور و ڕۆژئاوا و باشوور واتە پارچەکانی تورکیە و ئێران و سووریا و عێراق ئەوان حەزب لە پشتیان نەبوو و منتالیتی خۆیان ڕێگەی پێداون کە بێکەوە کار بکەن یانە ئەوان حەزی بەتوانایان بووە کە پارەی هەبوو و ئیمکانی هەبوو بۆیان ڕێکەوتووە کە میدیای بەهێز ڕێک بخەن و کورد لە ئێراندا لەگەڵ و بابەتی منتالیتی ئەوەیە حزبێکی ئاوای نەبوو دەسەڵاتدار یا بە پارەیە بتوانە من پێم وایە چەند شتێک لێرەدا تێکەڵ بووە لەگەڵ یەکتری یەکی ئەوەی کە ئێمە وەکو خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر سیر چارەنووسی خۆمان گرێداوەتەوە بە پارچەکانی تری کوردستان ئەمە باس بابەتێکی زۆر گرنگەوە ئەمە یەکێک لە بابەتەکانە بابەتی دووەم ئەوەیە باسی من لێرە لەسەر کۆی میدیاکە نییە بۆ وێنە میدیایەکی بۆ وێنە دڵە میدیایەکی وەکو ڕوودا و یان کوردستان 24 ئەمانە دیسکی ڕۆژهەڵاتیان هەیە باسی من لەسەر سیاسەتی دیسکی ڕۆژهەڵاتیانە سیاسەتی دیسکی ڕۆژهەڵاتی ئەو میدیایانە هەتا NRT کە ئەمان ئەم سێ میدیایە بەڕوونی دیسکی ڕۆژهەڵاتیان هەیە سیاسەتەکان لەسەر ئەوە دامەزراوە کە ڕۆژهەڵاتی کوردستان بخەنە پەراوێزەوە و بە جۆرێک لە جۆرەکان لە پەراوێزی پارچەکانی تردا باسی لەسەر بکەن کەمان سیاست بە جۆرێک لە میدیای دایکی ناو میدیاکانی پەکەکەشدا هەر دەبینین ئەم جۆرە سیاسەتە بەڵام لێرەدا ئەو باسی کاک عەمار لەسەر ئەوە دەدوێت کە ئێمە منتالیتەمان ئەوەیە چاوەڕێ بین کەسێک بێکارمان بۆ بکە من تەنیا وەک منتالیتەی نابینم بەڵکو وەکەوەی دەبینم کە وەختێک تۆ ناوی میدیای کوردی دێتە سەر و لە فەزای کوردستان کار دەکەیت بەو ڕوانگەیەوە کە لە کوردستانی ڕۆژهەڵات هەیە کە خۆی گرێداوە بە هەموو پارچەکانی ترەوە ناڕاستە خۆ تۆ هەر میدیایەک بی ماڵپەڕێکی سادەبی ڕادوەیەکی ئینتەرنێتی بیت تەلەڤیزیۆنێکی سادەبی ناڕاستە خۆ دەبی بە ڕەقیبی ئەو میدیانەیە کە بووی بە ڕەقیبی ئەو میدیانەیە تۆ لەو نێوەدا تووشی جۆرێک ڕقابەتێکی دێکە ئەوان پارەیەکی زۆر زەبەندیان بەدەستەوەیە تۆ زۆر بە کەم مەحدودی کەم دەسەڵات دەتوانی کارەکەت بەریتە پێشێ بەحسی دووەمیش کە لێرە دێتە گۆڕێ بەڵێ یەکێک لە متتەهەمە سەرەکیەکانی ئەو مەجموعە ڕووداوەی کە بەسەر ڕۆژهەڵاتی کوردستان هاتووە کە ڕۆژهەڵات بە کولیەتدا ببێتە پەراوێزی میدیای کوردی دەستی حیزبەکانی ڕۆژهەڵاتی تێدا حیزبەکانی ڕۆژهەڵات ساڵانی ساڵە دروشمی ئەساسیان یا ئەوە بووە کە ئێمە لەبەر خاتریەوە چالاکیمان نەکردووە بۆی کە باشووری کوردستان بپارێزین تۆ وەختێک دێ لەسەر ئەو دروشمە
مانۆر دەدەیت تەبیعەتەن خەڵکەکەت ئەگەر لێت قبولکەن لە باشترین حاڵەتدا ڕۆژهەڵات دەبێتە پاشکۆی باشووری کوردستان. مۆزوعێکی تریشکە هەیە ئەوەیە کە چینێکی زۆر لە ڕووناکبیری ڕۆژهەڵاتی کوردستان واردی پرۆسەیەکی گەندەڵی بوون بە دوو معنە هەم پێیان خۆشە بەشێک لەو گەندەڵیە بن کە لە باشووری کوردستان حزوری هەیە هەم پێیان خۆشە بەشێک لەو گەندەڵیە بن کە ساختاری کۆماری لە نێو پێکاتی کۆماری ئیسلامیدا ئەوجودی ئەمە نابێت تعارفێکمان بێ لەگەڵ ئەو بەشە یعنی بەشێکی زۆر لەو کەسانەی کە لە میدیای پارچەکانی لە میدیای باشووری کوردستان کار دەکەن منەتی ئەوە بەسەر ئێمەماناندا دەکەن کە گوایە ئەمانە میدیاکاری ڕۆژهەڵاتی کوردستانن بەڵام هیچ تعهودێکیان بەرامبەر بە ڕۆژهەڵاتی کوردستان نییە. لە باشترین حاڵەتدا کە ڕخنیان لێ دەگری کە کاکە تۆ فلان راپۆرتت بڵاو کردوێتەوە چ قازانجێکی بۆ ڕۆژهەڵاتی کوردستاندا تێدایە دەگەڕێتەوە دەڵە سیاسەتی میدیایەکەم ئەوە بوو. یعنی من ناتوانم لە ڕۆژنامەنووسێ قبولی بکەم کە ناوی ڕۆژنامەنووس بێت بەڵام ئامادە بێ هەموو سیاسەتێکی میدیای ئەو میدیای کاری تێدا دەکە ئامادە بێ بە هەموو شێوەیەک بە تۆخترین شێوە سیاسەتی میدیایەکەی خۆی بپارێزێ بەڵام تعهودێکی بۆ پارچەکەی خۆشی نەبێت. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو بربەستانە کە لەبەر میدیاکەدا هەیە وەگوت ڕەنگە بەسرا بێتەوە ڕخنەگران ینی ئەوانەی کە وەڵامیان بەوە هەیە دەڵێن بەسراوەتەوە بەو بەرژەوەندیانن کە ئەگەر نەیپارێزن دەگەێتە مەترسیەوە. پێشتر ئێمە بەرنامەشمان لەسەر کرد هەواڵ بوو کە کۆماری ئیسلامی گوشای خستە سەر دەستگا ئاسایشیەکان و بەرپرسایەتی هەرێمی کوردستان کە ئەگەر بەربەهەندێک لە ڕۆژنامەوان لێ نەگرێ ئەوە با بڵێن کێشان بۆ ساز دەبێ. لە کاتی ئاوادا ڕۆژنامەوانی کورد دەتوانێت چی بکە بە کورتی کاک ئاگری؟ من پێم وایە بەر لە هەموو شتێک ئێمەمانان ئێمەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان ئێمەی کە لە میدیا کار دەکەین تعهودمان بەرامبەر بە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. هیچ کەسێک نییە میدیاکار بوو بێ کۆماری ئیسلامی فشاری نەخسبێتە سەری. ئەو باسەی کە دەکرێت لەسەر ئەوەی کە گوایە کۆماری ئیسلامی فشاری خستۆتە سەر کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسانی ناو دەستگا میدیاکانی باشووری کوردستان بەڕاستی من بۆ خۆم تحلیل محتەوای تەواوی ئەو میدیانە دەکەم بە ڕۆژانش چاوێن لێ دەکەم من شتێک نابینم ئەوەندەی ئەرزشی بێ کە ئەوان کردبێتیان و ئەوەندەی لە مەنافعی جمهوری ئیسلامیدا بێ کە فشارم جمهوری ئیسلامی ئامادە بێ فشارم بخاتە سەری. تەنیا ئەوەی دەبینم کە جمهوری ئیسلامی ئەگەر دەرفەتی بۆ هەڵکەوێت هەموو جومگەکانی ڕاگەاندن دەخاتە ژێر چۆکی خۆی و ئەگەر ئەو داخوازیانش دەکات بۆ ئەوە نییە کە ئەو میدیایانە لە ڕاستای مەنافعی ڕۆژهەڵاتی کوردستان کاریان کردووە بەڵکو بۆ ئەوەیە کە جمهوری ئیسلامی زیاتر میدیاکە بخاتە ژێر چۆکی خۆی. زۆر چاکە کاک عەمار بەنسبەتی با بڵێن وەڵامەکانی کاک ئاگری دیارە بۆت هەیە ئاماژە بدەی یا ڕوونکردنەوە بدەی بەڵام چەند بابەت جگە لە بابەتی باشووری کوردستان کە کاک ئاگری بە با بڵێن بەربڵاویدایە بەر ڕخنە و ئاماژەی پێدا بەنسبەتی ئەو میدیانەی کە لە دەروەوەی با بڵێن کوردستانن ئەوە زیاتری بە میدیاگەلێک دەناسرێن کە لەژێر کاریگەری گوتاری پەکەکەدان ئەوان چەند توانی بیانە یارمەتیدەری گوتاری ڕۆژهەڵات بن و ڕۆژنامەوانی ڕۆژهەڵاتی چەند لەوێ کەیتر لە دەرەوەی کوردستانە لە دەرەوەی ئەو گوشارانەیە کە ئێران توانی بیخاتە سەریان توانیوێتی قسەی ڕۆژهەڵات بێ مەترسی بگوازێتەوە و بێ ڕەچاوکردنی بەرژەوەندی ئەو حزبە یا ئەو لایەنە کە لە میدیاکە سەردەستە. لە ڕاستیدا کاگاگری ئاماژەی بە شتێک کرد کە هەر پەیوەندی هەیە بە پرسەکەتانەوە. کاتێک کە ڕۆژنامەنووسێک قبولی کرد بڕاتە میدیایەکەوە کە میدیاکە چ وەکو میدیای سێبەری حزبێک دەناسرێت چ ڕاستەوخۆ وەکو میدیای حزبی دەناسرێت ئەو کاتە بە شخصە وەکو شخص من ناتوانم هیچ ئیرادێک بگرم لەو شتێکە ئەو میدیاکارە کردوێتی تەنان لەو میدیاکارە قبولی کردوێتە لە چوارچێوە سیاسەتەکانی ئەو حزبدا کاری میدیای بکە بۆیە ئەگەر بێت و لە میدیایەکە ئەم میدیا سێبەری پەکەکە بێ میدیای سێبەری پارتی بێ یا یەکێتی نیشتیمانی بێ تۆ مەجبوری کاتێک لەوێ کارەکەی ڕەچاوی سیاسەتەکانی ئەو میدیایە بکەی کەواتە تۆ پێش ئەوەی کە بتەوێت وەکو میدیاکارێکی سربەخۆ لەو میدیای کار بکەی بەچوونت ناوە میدیایە کەس وەکو سێبەری ڕێکخراوێکی سیاسی پارتێکی سیاسی دەناسرێت
تۆ سربەخۆی خۆت ڕەچاو نەکردەوە خستوتە ژێر پێ و ناتوانانی لە چوارچەوەی سیاسەتەکەی لە دەرەوەی ئەو چوارچەوەیە کە بۆ دەستنیشان کراوە کار بکەیت. بۆیە من پێم وایە پێش ئەوەی کە ئێمە بینە سەر ئەو بابەتەی کە ڕەخنا لە یا بە جۆرێک ئەو میدیانە ببینە ژێر پرسیارەوە، کێشەکە ئەگەڕێتەوە ئەوەی کە وەکو باسیشم کرد، کێشەکە ئەگەڕێتەوە ئەوەی کە ئێمە بۆ خۆمان خەریکین پەرە بە دیاردەیەکە دەین کە پێوترێت کارکردن لە میدیای سێبەری ڕێکخراوێکی سیاسیە و کاتێک کە ئێمە کارمان کرد لە میدیایکی سێبەرە ئەو کاتە ئەبێ ڕەچاوی سیاستەکانی و حەزبە بکەین بەنسبەتی پارچەکەی خۆمان. کاک عەمەر هەر لێرە دەدە باشە ئاخر ئێمە هەمانە میدیا کە ئێستا میدیای کوردی بەگشتی ڕەنگە ئەگەر حەزت بێت توانی ئاماژەی پێ بدەیت مافی خۆتە، هەمانە میدیا کە ئێستا چ لە تەلەڤیزیۆن چ رادیۆ چ تۆڕی میدیایی ئانلاین ڕۆژنامە با بڵین ببینرێ ببیستێ بخوێنێتەوە بەڵام بە جۆرێک لەژێر کاریگەری ڕێکخراوێکی سیاسیدا نەبێ؟ لە میدیای کوردیە نەخێر، تەنیا ڕەنگە دەنگی ئەمریکا بێ ئەویش بە نیسبەتی ڕووداوەکانی کوردستانەوە تۆزێک ڕەنگە مەسەڵەن چون کاریگەریکی ڕاستە و خۆی ڕەنگە نەبێت بەسەر ڕووداوەکانەوە یا ڕووداوەکانی کوردستان کاریگەری نەبێت بەسەر میدیایکی وەکو دەنگی ئەمریکا بتوانین لەسەر دەنگی ئەمریکا شتێکی وا بڵین، بەڵام باقی میدیاکانی کوردستان ئەوە تۆ بە ڕۆژنامەوە بگرن بە ئەو تەلڤیزیۆنانەوە بگرن کە کاریگەری زۆریان هەیە بەتایبەت لەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان، هەمویان بە شێوازێک گرێدراوی حزبن. تەنانەت ئەم میدیانە بە جۆرێک خەریکن ئاراستەی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانەکەن کە جاری وا هەبووە کە بەشێک لە ناکۆکی سیاسیەکانی بۆ نمونە باشووری کوردستان گوازراوەتە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و هەموو بووەتە قەیرانێک بەسەر ئەو پارچەی کوردستانەوە بەبێ ئەوەی کە کاریگەریە بێت لەسەر ئەو پارچەی کوردستان، یعنی بەبێ ئەوەی کە ڕۆڵێکی هەیە بێت لەسەر ئەو پارچەی کوردستان وەکو یارگیریەک بووە لە ڕووداوەکان. ئەمە من وەکو نمونەیەک ئاماژێ پێکەم. بۆیە ئێمە میدیامان نییە هێشتا لە میدیای کوردیە کە بتوانین وەکو میدیایەکی شبه سەربەخۆی چاوی لێ بکەین. بە هەمویان بە جۆرێک میدیای کاریگەر مەبەستمە هەمانە میدیا کە بتوانێت ئەو ئاڕاستەی سیاسی تێدا نەبینرێت لە باشووری کوردستان، بەڵام میدیای بەهێز کە کاریگەری وێ بەسەر ڕۆژهەڵاتی کوردستان یا پارچەکانی دری کوردستانەوە هەمویان بە شێوازێک هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی ئەتیکەتی سیاسیەوە گرێدراوی ڕێکخراوێکی سیاسین و لەو چوارچێوەیە خەریکی وەشانی خۆیانن، یان سیاسەتی وەشانیان لەو چوارچێوە سیاسیە کە حەزب بۆیان دەستنیشانەکە. زۆر چاکە. ئەگەر بکرێ کاک ئاگری کاتمان پێم وایە زۆر نەماوە بەداخەوە زۆر بە کورتی کە گەرمی چەند پرسیاری تریش باشە ئەگەر ئەوەی کە هەن ئەوەی کە کاریگەرە لەژێر کاریگەری پەکەکە و پارتی یەکێتیدا یا حزبەکانی تر، ئەی باشە بۆچی حزبەکانی کوردستانی ئێران نەیانتوانی و وەک ئەوانتر بۆ بەرژەوەندی خۆیان و خەڵکی خۆیان لە ڕۆژهەڵاتدا میدیای بەهێز دروست بکەن؟ کێشەی میدیای ڕۆژهەڵاتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوەی سەرەتا ئەم میدیایانە لە ڕووی ئابوووریەوە دەستکورتن، ئەمە وەنا ڕاستەوخۆمانە وەختە بەشێک لە میدیای کوردی حساب دەبن دەکەونە ڕکابەر لەگەڵ ئەو میدیانەی کە لە ڕووی ئابوووریەوە پاشخانێکی ئابووری قەویتریان هەیە. کێشەی دووەمیان ئەوەیە کە میدیای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستاش وەکو میدیای ڕۆژهەڵاتی کوردستانی مە ناتوانانی سەیران بکەین، میدیای ئۆرگانی حیزبەکانن، یعنی ئەوەندەی کە بۆیان گرنگە هەواڵێکی حیزبەکەی خۆیان بابەتێکی پەیوەندیدار بە حیزبەکەی خۆیان بڵاو دەکەنەوە 1% بۆیان گرنگ نییە کە چی لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو دەبێتەوە. تۆ ئێستاش گەر چاو لێ بکەی وەختێک هەواڵەکانی میدیای حیزبەکان چاو لێ دەکەی یەکەم دووەم سێوەم چوارم هەواڵیان یا گرنگترین هەواڵەکانیان پەیوەندی بە حیزبەکەی خۆیانەوە هەیە، پەیوەندی بە ڕۆژهەڵاتی کوردستانەوە نییە ڕاستەوخۆ، یعنی زۆرە بابەت و مەوزوعی گرنگ لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویداوە هەر تۆ لە میدیای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەر نایبینی لەبەر خاتریەوەی کاتەکەی مەحدودەوە ئەو کاتە مەحدودەش تەرخان دەکات بۆ باس و بابەتەکانی میدیا حیزبەکەی خۆی چونوەکو میدیایەکی ئۆرگانی خەریکە هەڵسوکەوت دەکات. باسێکی تریش کە هەیە دەتوانێت زۆر گرنگ بێ ئەوەیە کە
لە میدیای حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تا ئێستا لەسەر پلتفۆرمێکی میدیایی ساغ نەبوونەوە بەرامبەر بە ڕۆژهەڵاتی کوردستاندا کار بکەن. زۆر زار دەبینی لە دژی یەکتری کار دەکەن، زۆر زار دەبینی تۆ هەواڵێک لەبەر خاتریەوەی میدیای ئیکس بڵاوی کردوێتەوە میدیای ئیگریک ئامادە نییە بڵاوی بکاتەوە لە کارکیشان مخاتبەکان جامعەی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵێ کاک عەمار لەگەڵ هەمووی ئەو ڕخنانە ئەی ڕۆژنامەوان بە تاک بەڕێزت کاک ئاگری ئەو بەدەیان ڕەنگە بە سەدان ڕۆژنامەوانی تر با بڵێن ژن و پیا و کە کای ڕۆژنامەوانی دەکەن قەڵەمیان هەیە قسەیان بۆ کردن هەیە چەند ئەبێ ڕخنە لەوان بگرین کە خوان ئامادە نەبوون بە جۆری خۆیان داسەپێنن لەو کەلایەنەکە دەکرێتەوە کەڵک وەربگرن بۆ گواستنەوەی ئەو قسانە کە پێویستە بیگوازنەوە. ڕخنەکە بەجێ لەبەرەوەی کە وەکوتم ئێمە ڕۆژهەڵاتی بەداخەوە ئەمە من ئەبێ بە ڕاشکاوی بێڵم کەلتوری پێکەوە کارکردن سەرڕای ناکۆکی فکریمان نییە. یعنی من ناتوانین لە چوارچێوێکە لە پلتفۆرمێکی هاوبەشە کارێکی میدیایی بکەین لەبەرەوەی کە ئێمە زۆر ناکۆکین لە ڕووی ئایدیاوە لە ڕووی فکریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەو پاشخانە سیاسیە کە هەمانە. ئەمە کێشە سەرەکیەکەیە کە ڕەنگە بەشێکی لە کللتورەکەی ئێمە بێت. هاوکات ئەگەریش من نمونە ئەڵێم ئەگەریش بوو بێت لە ژێر پلتفۆرمێکی هاوبەشە کارکرابێت دوای ماوەیەک ساردبوونەوە هەیە دوای ماوەیەک ئەو دیسان کەلتورێکی جالبەیە کە لە ڕۆژهەڵاتی ناویان تایبەت بە کورد نییە لە فارس و عەرەب و تورک و لە هەمومانە هەیە بەهۆی ئەوەی کە تۆ مێنتالیتەی سیاسی جیاوازە شڕواکەن بە ئینشقاقکردن شڕواکەن بە ئەوەی کە لێک جیابنەوە و ئەو پلتفۆرمەکە لەسەری کۆکبوون و پێکاتبوون وردە ئەڕوخێت و ئەو کاریگەریە نامێنێت. من نمونە بڵێمەوە یعنی پێش ئەوەی کە لە باشووری کوردستانە سایتی هەواڵگری سایتی وەکو سایتی خەبەری دابمەرزێ و سایتی زۆر کاریگەر بێت ئەوانەی ڕۆژهەڵاتی کوردستان بوون. من بیرم دێت لە ڕۆژهەڵاتی ئینفۆ بیگرە تا میدیای وەکو ڕێنسانس بیگرە دواتر خۆرهەڵات نیوز هات دواتر بەدەیان سایتی بەهێز و کاریگەر هاتن کە دەیانتوانی وە پتانسیلی ئەوەیان هەبوو کە ئەو کەسانێک کە لەوێ کارەکەن بیگوازنەوە بۆ قۆناغێکی تر بیکەن بە رادیۆ یا تەنانەت من خۆشببین بووم بەوەی شەکە بکرێ بە پلتفۆرمێکە بتوانێت تیڤەکی لەسەر دابنزرین. بەڵام ئەو ناکۆکیە فکریە ئەو کەلتورە پاشخانە کەلتوریە کە هەمانە لەبەر ناکۆکی سیاسی و لەبەر ناکۆکی چی پێڵن ئەوەی کە ئێمە پێکەوە ناگونجین لە ڕووی معرفیەوە ئەو هەوڵانە جێبەجێش نەبوو و بە پێچەوانەوە هەموو هەوڵێک بەرەو دوا و ڕۆیشت و ئەو ئیمکانانەی کە هەبوو نەما. زۆر سپاس. دیارە ئەزانم باسەکە هێشتا زۆر پرسیاری ماوەکە نەکراوە بەڵام زۆر سپاس ئەەکەم لە هەردوو میوانی بەڕێزی بەرنامە و ئەم دەقەیەکمان ماوە من حەزەکەم ئاماژە بەوە بدەم کە ئەمە دوایین بەرنامەی ڕۆژەف دەبێت کە من پێشکەشی دەکەم بێ ئامادەبوونی میوانانی بەڕێز وەک کاک عەمار و کاک ئاگری کە بە تایبەت بۆ ئەم بەرنامە بانگهێشتکران چون زۆر لەم چەند ساڵە کە من ڕۆژەفم پێشکەش کرد و بەرنامەکانی تریش دەنگی ئەمریکا یارمەتی دەرم بوون. من سپاسیانەکەم سپاسی هەموو ئازیزانەکەم کە بەشدای بەرنامەکە بوون بەرنامەکەیان دی ڕخنیان لێگر پێشوازیان لێکرد یارمەتیان دام ئەوانەی کە دڵیان ێشاوە داوای لێبوردنیانەکەم هیوادارم کە لە درێژە بەرامی ڕۆژەفدا ئەو هاوکارە بەڕێزەی تری من کە بە تاکید لە من باشتر و بە شێوازێکی گونجاوتر پێشکەشی دەکا بتوانێت دەنگ و ڕەنگی ئەوانیش بگوازێتەوە. هیوادارم بکرێت لە مەجالێکیدا لە شوێنێکی تردا بەردەوام خۆشم بەردەوام بم بۆ گواستنەوەی ئەو بابەتە گرینگە کە لە میدیای کوردیدا بەگشتی منیش لەسەر ئەو باوەڕم وەک خۆم نەوەک ڕۆژنامەوانی دەنگی ئەمریکا وەک شاهدی عەلی دەروی ئەم میدیایە کە پێم وایە بەڕاستی خراوەتە پەراوێزەوە. دیسان سپاس بۆ بەڕێزان کاک عەماری گوڵی و کاک ئاگری ئیسماعیل نژاد هەردوو ڕۆژنامەوان کە ڕێگای سکایبەوە بەشداری ئەم بەرنامە بوون و هەروەها سپاس بۆی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر لە بەرنامە و لە شوێنێکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.